بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم سورة كهف یەکێکە لە سوورەتە زۆر گەورەکان کە خوا جەلە جەلالوهو زۆر پەیامی گەورەی بۆ مرۆڤایەتی تێدا داناوە. ئێمە هەموو جومعانێک سونەتە ئەم سوورەتە بخوێنین لەبەر خاتری ئەو پند و ئامۆژگاریە گەورانەی کە تایەتی ئینسانی مسلمان سوودی لێوەرگرێ. یەکێک لەو داستان و چیرۆکانەی کە لەم سوورەتە باسەکرێ رب العالمین بۆمان ئەگێڕێتەوە. ئەمڕۆ ئەچینە خزمەتی کە بەسەرهاتی دوو پیاوە دوو کەسە لە هەندێک ڕیوایەتە هاتووە کە دوو برابوون کە خوای گەورە لە قورئانە باسی کردووە لە سوورەتی کەهف ئەفەرمێ واضرب لهم مثلا مثل الرجلين جعلنا لأحدهما جنتين من أعناب وحففناهما بنخل وجعلنا بينهما زرعا. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم داستانی ئەم دوو پیاوەیان بۆ بگێڕەوە کە یەکێک لەم دوو پیاوە خوای گەورە دەروی خێری لێ کردبووەوە کە دوو باخی زۆر گەورەی پێدا بوو، دوو بوستانی زۆر گەورە. تەرتیبی بوستانەکان باخەکان بەم شێوازە بوو، هەر باخێکیان دەوروبەری بە داری گەورەی دارخورما تەنرا بوو کە ئێستا هەر یەکێک لە ئێمە ئەگەر بمانوێ باخچەیە دروستکەین هەوڵ ئەدەین کۆمەڵە چنار لە دەوریا بنێژین بۆی باخچەکە گەڕانەی بە. خوای گەورە باسەکە ئەفەرمێ ئێمە دەورەکەیمان بۆ گرتبوو بە هەمووی داری بەرزبەرزی جوانی خورما دەوری گرتبوو، لە نێوەندیشە پڕ بوو لە ترێ. لە نێوان ئەم دوو باخەشە کانیاوێکی زۆر جوان ڕووبارێکمان پێبەخشی بوو و لە نێوان ئەم دوو باخەشە زەرعاتی جوان جوانی ئەکرد، زەرعاتی باشی بەرهەم ئەهێنا. کلتا الجنتین ئاتت ئوکولەها. هەردوو بوستانەکەی طبعا ئینسان بەڕاستی لە مەسەلەی داروبارە کە ئینەژێ ئەنتم تەزرعونەه ئەم نەحن الزارعون، ئێوە ئەیچێن و سەوزی ئەکەن یا ئێمە خواکیان ئەفەرمێ هەموو قودرەتی خوا ئینسان دەست یعنی یەتە پێش چاوی کاتێک کە دارێک ئەنێژیت و تەسلیم بەوی ئەکەی. زەوی طبیعەتی وهایە زوڵم ناکە، هەر کەسێک خۆی مانووکە لەگەڵ یا بە ئەندازی خۆی پێ عەتاءەکە. ئیتر فەزیلەتی ئەوەش خوای گەورە هەرچی بدا ئەیدا. ممکن نیە ئینسان دارێکی وشک بێنێ هیچ تەڕیتیان نەبێ بینێژێ و بڵێ خوا گەورەیە ئیشەڵڵا خوا سەوزی ئەکە. نە، دارێکی تەڕ بێنە بینێژە بیکەرە قەڵەم دەوری بکاڵە ئاوی بدارە. ئەوەندەی کە پێت ئەکرێ خزمەتی زەوی کە چووکە قاعیدەیەکی هەیە زەوی کە خوای گەورە لەم ئاەتە باسی ئەکا ئەفەرمێ کلتا الجنتین ئاتت ئوکولەها وەلەم تەظلم منه شەیئا. زەوی قەت زوڵم لە هیچ کەسێک ناکە، حتا کافرێک بێدینە یەت زەوی زیندوو ئەکاتەوە زەوی شتی خۆی پێ عەتاءەکە. ئەفەرمێ وەفەجەرنا خلالهما نەهڕا. ڕووبارێکی زۆر جوانمان بە بینیانە ئەهێنا ئەبرد ئاوی ئەدا بە ئیسراحەتی خۆی. وەکانە لەه ثەمەڕ. زۆر کە تەفسیری ئەم تۆزە وەکانە لەه ثەمەڕ بە غەڵەت ئێمە یەتە زیهنمان کاتێک کە سەیرەکەن باسی داروبار و ئەوانەیە ئەڵێن باخەکە بەرهەمی ئەدا. نە، لەهوو لێرە بۆ پیاوەکە خۆی ئەگەڕێتەوە، بۆ دوو جەنەتەکە بگەڕێتەوە ئەو لەهوما، بۆ یەک جەنەش بگەڕێت ئەو لەها. فەرمووی چی؟ وەکانە لەه ثەمەڕ. پیاوەکە خۆی ثەمەردارمان کردبوو. ثەمەری پیاو چیە؟ ئەولادە، یعنی ئەولادمان پێ عەتا کردبوو. لەگەڵ ئەم دوو باخە جوانەی کە پێمان عەتا کردبوو ئەولادی زۆریشمان دابووە، حەشەم و دەوروبەری قەرەباڵغ بوو. ڕۆژێک ئەم برایی تری کەسی دووەم پیاوی دووەم هات بۆ لای دەستیان کرد بە قسەکردن وقال لصاحبه. طبعا خوای گەورە هەموو کەلیماتی قورئان سبحان الله دقەتی زۆر گەورەی تێیە. ئەفەرمێ لصاحبه، صاحب یعنی هاوڵ. ئینسان جاری وایە صاحبی کەسێکەکە لەگەڵ یا ئەڕۆ مەرج نیە خۆشی بوێ، خۆشی لەگەڵیان نایە و ڕەفیقیشێتی. لە کوردەواری خۆمانە قسەیەکی ئەڵێ پێکەوە نایان کرێەوە بەیەکیش نایان کرێەوە ئەو هەیە صاحب بالضبط.
لزمانی عربیە سواء ئەم کەسە دژی یەک بوو بن یان پێکەوە بوو بن هەردووک ئەم بەوی تریانی وت ڕووی کردە هاوڵەکەی و کە بینی باخێکی جوانی هەیە و بەم شێوازە و هاوڵەکەی هاتووە سەرێکی لێ بدا قسەی لەگەڵا ئەکرد وتی ئەنە ئەکثەر منکە مالا وەوەلەدە من ماڵم لە تۆ زۆر زۆرترە وەلەد و ئەولادیشم زۆرە کابوو وەکانە لەهو ثەمەڕون باسی مناڵە باسی ثەمەری باخەکە نییە چکە باسی دووشتی کرد وتی ماڵم زۆرە کە ئەو تا ئەیبینی ئەم باخ و باخاتەیە ئەولادیشم زۆرە اینجا هو ئەعەز و نەفەڕە دەوروبەرم گیراوە هەمووی چواردەورم ئەولادی خۆمە و حەشەم و ئیشم بۆ ئەکەن و اینجا لەم کاتا چوە ناو باخەکەی و سەیری جوانی باخەکەی کرد طبعا باخ دیمەنێکی زۆر نازاری هەیە کە ئینسان بەتایبەتی ئەگەر بەدەستی خۆی ئیچێنێ و گەورە ئەبێت چۆن ئەولادێک لە بەردەستیا گەورە ئەبێ بە هەمان شێواز چوە ناو باخەکەەوە هو ظالم لنفسه ظلمی لە خۆی کرد قال ما أظن أن تبيد هذه أبدا بخوا ئەمە گومان نابم قەت لەناو ناچێ باخێکی وەهام دروست کردووە قەت لەناو ناچێ وما أظن الساعة قائمة تصور ناکەم بەخوا بژمرین و زیندوو بین و شتی وا قسەی هەر ئەیکەن ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا ئەگەر بشگەڕێمەوە لای پەروەردگارم إلا توشي خير أبم ليش شون ليرة خيري داومت ليش أم داتي طبعا مسألة الربوبيات وتي بولاي پروردگارم مسألة رب قرانو بولاي رب همو كافرش قناعتي أوايا أم قردونا كي دروسي كردو كي عطاي كردو طبعا الربوبيتي خوا يعني بيد عطاءك ألوهيتي خوا يعني تو عبداتي خواك همو كافر قناعتي بوهيك خوا إيداتي داواشك هندجال لبتي داواك نفر داواك بۆیە لێرە پەنای بردە بەر ڕوبوبیەت نەک ئولوهیەت وتی کە بگەڕێمەوە ئەگەر بشگەڕێمەوە لای خوا من بە دەوڵەمەنی ئەگەڕێمەوە سرم بەرز دیقەت بدەن لێرە هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە ئێمە شتیوە ئەبینین چ خۆمان نعمەتی خۆمان ئەبینین چ ئەبینین کەسێک گاڵتە بە ئێمە ئەکا کە نعمەتێکمان کەمترە لە نعمەتەکان خۆی بە گەورەتر ئەزانێ کەسی موسڵمان لە داخلە بە حەیەتی ناڕوخی ڕوخان هی کەسی موسڵمان نییە ئەبەد نابێت دەروونێت ببەزێ بەرامبەر بە هیچ کەسێک ئێمە موسڵمان بزانە ئەم پیاوە موسڵمانە کە ئەم ڕەفیقەی ئاوا خۆی ئەنازێنێ بە گەورەی باخیا و جوانی باخیا و ئەولادی زۆریە بزانە چۆن بەرامبەر ئەم کەسە ئەوەسێتەوە چۆنی جواب ئەداتەوە ئایا ئەڕوخێ ئایا ئیتر دنیای لێتەوە یەک خۆزگە منیش ئاوام ئەکرد بەخوا ئەو ساڵا گەر ئەمنیش ئاوام کردەوە کو فڵان کەس ئەوە دەوڵەمە نەبووم نا كسي إيمان دار قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب أم بيري لا إخوايا كل شون كفرانا أكي بخوايك جل جلاله كتوي لقل دروس كر قل لدواي قل لنطفيك توي دروس كر سبحان الله هەندێک لە زانایان ئەفەرمون ئەی ئینسان بەچی تەکەبورەکەی دوو جار تۆ لە شوێنی میزی ئینسانەوە هاتوویتە دەرەوە جارێک لە هی پیاوە جارێک لە هی ئافرەت بەچی ئەنازی بەچی خۆت بە گەورە ئەزانی کورە کوفرانەمەکە بەرامبەر بەخوایەک جل جەلالوه کە تۆی دروست کردووە لەگەڵ پاشان لە ئاوێکی قێزەون ثم سەواکە ڕەجولا ئینجا تۆی کرد بەم پیاوە قنج و قیت و جوانەی کە وەستاوی لكن هو الله لكن بويا أو ألف درجة كرتو يعني لكن أنا من وكتوناكم أبد هو الله ربي أو پروردگاري من ولا أشرك بربي أحد قد شريك بأخوة قرار نادم أبد خوزقاتوش برياتوش ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله برياتوش آية أنه باخكتو أدود ما شاء الله تبارك الله خوي قورا أم جواني يعني عطا كردوا لا قوة إلا بالله بخوا خو من خواني هجنين همو هيزو توانايق لخوا يكب لو ذكراني كزوزو قورية بريتيا لذكر لا حول ولا قوة إلا بالله إنساني مسلمان زوزو أبي أم ذكر بالله خوايا هيج قوران كاريقني بتو نبي هيج هيزقني تو نبي يا إلهي من شيم خوزق أسيتنا وباخكتوا أدود ما شاء الله لا قوة إلا بالله أن ترني أقل منك مالا وولدا ككاتيك من أبيني مالم أولادم لتوكم ترى خوزقا أمام شوازد أو داود ما شاء الله لا قوة إلا بالله ند أدا بناي خوت تو تشيتو من شيم هردك بان
عبدی خوین طبعا ئەلێرە ئەمە دەرسێکی زۆر گەورەیتە هەر نیعمەتێکت هەبوو زانیت کەسێک نیەتی ئەگەر لێبێ نیعمەتەکە بدەرەوە پەنای خۆخوایە سوپاس دەکەم کە ئەم نیعمەتت بە من عەتا کردو سیارەیەکت هەیە ماڵت هەیە باخت هەیە مناڵت هەیە خێزانداری صحەت و لەش ساغی خوا ڕزقێکی حەڵاڵی پڕبەرەکەتی داویتە تێ کە کەسێک لە خۆت کەمتر ئەبینی دائما ئەبەم کەیفیەتە دونیەتە و بە تەکەبور سەیری مەکە خۆت بەدەر خوا سوپاس بۆ تۆ پەروەردگارە بەمیشی و بەخشەیە ئیلاهی دوعای خیر هیچی لێ کەم ناکاتەوە دڵی گەورەکە ئەجرێ گەورەکە مسلمان دڵی بچووک نییە مسلمان ڕەزیل و چروک نییە واللهی هەر شتێکی جوان ئەبینی بە کەسێک خۆیە بۆی زیاد کە خۆیە بەرەکەتداری کە کەسێک ئەبینی کەمی هەیە خۆیە بیدەرێ پێی عەتاکە ئەمە دڵی کەسی مسلمان بەخوا هەتا لەسەر ئەم ئەخلاقە پەروەردە نەبین حەسەد هەرچی کردەوەمانە ئەیخوا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئاگر چۆن دارەخوا حەسادت ئاوا کردەوە باشەکانت ئەخوا قەت حەسادت بەرامبەر بە کەس نەبێ چاو نەبڕیتە ماڵی کەس هەر کەسێک بینیت لە تۆ کەمترە خوا ئەسپاسی تۆ ئەکەم خوا ئەمە ئازایەتی خۆم نییە یا ئیلاهی ئەمە پەروەردگارە تۆ پێت عەتا کردوم ئەم عەبدەکە نیەتی خوا بەمیشی عەتاکە خوا من خاوەنی هیچ نیم تۆ خاوەنی هەموو شتەکانی ئەتوانی ئەو لە من گەورەتر کەی یان دوعاکە هەمیشە خەڵک لە تۆ باشتر بێ خوا تۆ لەوان باشتر ئەکە لە کاتێکە عەبدێک ئەبینی هەڵەیەکی هەیە سەر بخرە زەوی خوایە ئەم عەبدە لە من باشتر کە گەورەتری کە لە من لەسەر زەویە خوای گەورە خۆت گەورەتر ئەکە بۆیە ئامۆژگاری ئەکە ئەم کەسە ئیماندارە شەریکی خۆزگە بۆ خوا قەرار نەدایە ئاهاتێ ناو باخەکەت بەم شێوازە کاتێک کە منە بە کەمتر ئەبینی لەگەڵ ئەمەشان نابەزێ لە بەرامبەریە کەسی ئیماندار ئەم صیفەتەی نییە کە کەسی قسەیەکی بەرامبەری کرد ئەم بشکێق ئەبەد ناشکی دڵێکی زۆر بەهێزی هەیە فعسى ربي أن يأتيني خيرا من جنتك والله ڕەجا وەهایە خوای گەورە زۆر باشتر لەم باخی تۆ بدا بە من ئەمە سەرزەویە و ئەمە دەوەرانی کار و کەسابەتە و لەوە ئەچی ئەمڕۆ تۆ وەزع باشە بەیانی من وەزعم باش بێ ناشکێ بەرامبەری و لەوەش ئەچێ ئەم ماڵ و مڵکەی تۆ خوا ويرسل عليها حسبانا خوای گەورە بەڵایەکی بۆ بنێرێ بەڵایەکی بەحیساب والشمس والقمر بحسبان خوای گەورە لە قورئانە فەرمێ یعنی تۆ هەموو حساباتێکە یا بە مانگە یا بەخۆرە یا سەعاتی ڕۆژ حسابەکەی بەخۆر یا ڕۆژانەی ساڵ حسابەکەی بە مانگ هەموو شتێک بە حساب یعنی عەزابێکی بۆ بنێرێ زۆر تایبەت بە حساب بۆ هەموو دارێ هەموو شتێکت بێ یان لەوە ئەچێت فتصبح صعيدا زلقا أم باخذ جواني كأيبيني بيت الصعيد صعيد يعني شيء يعني توزة كهيج شتيكي تيانا به دنك بردي شي تيانا به أها خواهي قورا فرمي فتيمموا صعيدا طيبا بقليكي زور باك توزيكي باك تيممكن وهتب بيت التوز هر أوان دنا زلقا توز أجر هاتو آي بركوت أبيت شتيكي زور لوس حكي لنار حكي لدروز نابي ئەفەرمێ لەو ئەچێ خوای گەورە ئەم باخە جوانەت وەها لێ بکە کەس نازانێ ببێتە تۆزێکی زۆر لوس تەواو هیچ شتێکی نەمێنێ هیچ شتێکیش لێ سەوز نەبێ یان ئەو کانیاوە جوان و ئەو ڕووبارە جوانەی کە ئەیبینی ئەو یصبح ماؤها غەوڕا بچێتەوە بە ناخی عەرزە دوورکەوێتەوە لە زەوی باشە دوورکەوێتەوە زیاتر ئێمە هەوڵ ئەدەین دەری بێنین چاڵی قوڵتر هەڵەکەین بیری گەورەتر نا لەگەڵ ئەوە کە ئەچێتە خوارەوە فەلەن تەستەطیع لەه طەلەبا قەت ناتوانی بە هیچ شێوازێک بە دوایە بڕۆی ئیتر کۆتایی پێ زۆر کانیاو هەیە لە کوردستانە بە مێژوو بۆ مانەگەڕێ ئێرە کانیا وێسن نەما تاو کۆتایی پێ هات هەرچی بگەڕێ نایەت قسەیەک هەیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم باسی ئەوەی کرد لە ئاەتێکی قورئان کە ممکنە خوای گەورە ئاوەکاتان بەرێتە خوارەوە بە هیچ شێوازە ئیتر نەتوان دەری بێنەوە تیجا بۆ ناتوانین ئەو پاچ و خاکەناس و دەری هێنینەوە ئەڵێ سوبحان الله ئاوی چاوی چوە ناوە ئاوی چاوی نەما دەی دەری بێنەرەوە کە عولەمای طب ئەڵێن چۆن منجەڵێک کون ئەبێ ئەڕزێ ئیتر لەحیمیش بەرگە ناگرێ هەر چۆنێ لەحیمی بکەی کونێکی تری زیاد ئەبێ چاو کاتێکەوە ئاوی ڕەشی دێ وردەوت ئەم حەڵەتی بۆ دروستە بێ
لە ناوە کون ئەبێ ئاوەکەی ناوەستێ هەر چۆنێ ئەتەوێ پینەی کونی گەورەتری تیا ئەبێ بۆی ئەڵێن چاوی ڕەشی تر زەحمەتە چاک بێتەوە مەگەر یوسف ئاسا خۆی گەورە بە موعجیزەیەک دەرگای خێر لە کەسەکە بکاتەوە ئەفەرمێ یان ئەوەتە باخەکەت لە ناوچێ یان ئاوەکەی بچێتە خوارەوە ممکنە دنیا دەورانە ئەم کەسەش بغڕای و بەلوود بەرزێکەوە هیچ گوێ بوو ئەم کەسە نەگرت کاتێ بەرە بەیانی کردەوە ئەبینێت چی وأحيط بثمره سيري كر هيج أو بستان جوانا يقدن كم يوشي بيو نما هيج وش كم رش دا قرا قلايك جواني نما فأصبح يقلب كفيه على ما أنفق فيها هردو دسي كوتا أم لولا يا هردو دسي كتابيك هر حبسا كاتك أم باقي خوي بيني لداخي شي ورا مصاريف امتياكلو مصاريفك شي درنا هنا هيج سفر زركي زور قورم كرد وهي خاوية على عروشها سبحان الله بين بيشاي خوتان كبريك اگر بسوتي تنها داركان يا اسنكان بمنوا هیچ تێکی پێوە نەبێت چۆنە ئەوە کەپرەکە وەستاوە بەڵام هیچ سێبەرێک و هیچ شتێکی نییە باخەکەی ئەوە بەو شێوازە وەستاوە ڕەشدا گەڕابوو هیچ گەڵا و هیچ میوەیەکیشی پێوە نەمابوو ويقول إن جهاته بهوش خويا يا ليتني لم أشرك بربي أحدا خوزقا شريك بخوا قرار ندايا هيج كسيك نبو بهانا يا أبي نيتواني سرك ليرا پشتو پنا تنها خويا كز ناتواني شتيكي ترشك بريك بدوايا برو عزيزان أم داستانك لخزمتنا عرزم كرد خواهي قربو من باسك وإما الرجاين جمعة تكراري أكينا وإخوانينا ولا خزمتي أوستين جويلي أقرين إيشي الرجاني همومانا هر يكيق لإيما إلا كوم الله بستاني داوتي خواه جل جلاله كوم الله باخشي داوتتي كسب نعمتني لو أشي أودو بستان جواني كبتوي دابي أمدو تشاو جواني توي لو أشي دودة سكانت بي لو أشي قاچە كانت بي لو أشي أدو بستانه مالو منالت بي ديان وهزاران نعمتي خواه كناجميري بسرمانوي نابي أما غرابين نابي أما متكبر لا يكتر قد خود بكم نزاني كاتك نعمتك بينا داوي وكو أوكس إيمان داره بهيز هم غميتو دعو بانقوازي خوابي ديني خوابي هەوڵ دا پەیامەکەی خوا ئەگەر کەسێکت بینی بۆشە پەیامەکەی خوای پێ بگەیەنە نەشکەی لە بەرامبەر هیچ کەسێکە کە تەکەبور ئەکا بەسەرتە کەسی ئیماندار زۆر عەزیزە نەفسی زۆر بەرزە زۆر عەزیزە قەت نەفسی ناشکێ بۆی ئەم ئاەتە قورئانیە باسی ئێمە ئەکا ئێمە واللهی ئەم لەش ساغی و جوانی کە خۆت ئەیبینی بە خۆتەوە والله شكراني لك كاتك أزاني فأصبح يقلب كفه على ما أنفق فيها والله جل جوانك كالبري أكي فأصبح يقلب كفه على ما أنفق فيه يعني همشتاق لحياتي تويا بوشي وازي بروا أكي كسيوها وقاتي هب ولا برينك ولا بر كوفاتي كردوا نيازاني ومن الله كان قاتك يشي ليبكن كز نيورا ولا بريك تصورك ما وصا أو بيسوتين يقولها بارنابين قاتك لبر نكراوة إما هما لحياته أو كاتيك الزور لخوشيان أجري هي بهوي جناه مانو بهوي لود برزيمان نعمة كان من لبسان ريتو أبي زور أجمل نعمة كان بي دائما الدعاء كان تبدلها وارك خوايا شون نعمة كان بيداوم لم كم مكر وبوم طاق اللهم كما أنعمت علي فزد وأتمم وتكرم علي وبارك خويا بركات بسر ما بارين لم كم نكيتو يا إلهي عقوبة ندي بهوي جناها كان ويا إلهي توشي كبر منكي خد بقورة نزاني لا هيج مروفك كم مروف زور ساقط وبتشوكا تو خد أيوة بتشوك تلفزاني له إنجا قورة أبي من تواضع لله رفعه الله تواضعك لبرخاتي خوا برزد أكاتو تواضع مرجنية بهيكل بهيكل خد بتشوكيتو هيكلت بارك بي ضلت هميشه بيوابي لخلق كم ترى إما كسبان نازن والله استلو أشياء كسيق لنا أمز قوتا لهرهم ما رطوي الله إخوة برستري
لەوە ئەچی ئەگەر دەستی بەرز کاتەوە خوا قەت ڕەدی نەکاتەوە چای بەرز کاتەوە بۆ ئاسمان خوا جوایی باتەوە هێشتا کەلیمەکەی لە دڵان نەوت بێ بۆی قەت خۆمان بەوە نەزانین کە بڵێن وەڵا ئێمە لە هیچ شتێکە لە سوڵتە و سەڵتەنەتە لە ماڵ و سەرۆت و سامانە لە جاه و شۆرەتە لە عیلم و زانستە لە هیچە خۆت تەسلیم بە ڕەب العالەمین کرد دەیان زانە هەیە تووشی لەبیر چنەوە بوو هیچی لەبیر نەما هیچی لەبیر نەما نەیزانی چی بکە دەیان کەسی عاقڵ هەبوو لەم بازرگانی زەرری ئەکرد لەویتر کاتێکی زان ئیفلاسی کرد کەوتە ژێر قەرز کەسی زۆر وریای زیرەک لە بازاڕە بۆیە ئێمە خاوەنی هیچی خۆمان نین پێویستمان بەوەی بڵێن لا قووەتە ئیلا بالله کۆتایی وتارەکەم ئەمەیە بە دڵ هەمومان پێکەوە بڵێن لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله خويا بو خاطري قوري خوت داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت خويا أو نعمتاني كبيد داين بو من طوك يا رب العالمين خويا هیچ دەسەڵاتێک مان نییە هەموو دەسەڵاتی تۆیە خوای ئێمە خۆمان تەسلیمی تۆ کردووە یا ئیلاهی بە گەورەی خۆت سەرپەرشتی کارەکانمان بکە مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین لە هەر نعمەتێکا کەمیمان هەیە بۆمان زیادکە لە هەر نعمەتێکا پێت داوین بۆمان تەواوکە یا ڕەبی خوایە ژیانمان پڕبەرەکەتکە مردنمان پڕبەرەکەتکە پەروەردگارە خواناسیمان پڕبەرەکەتکە تاعەت و عەبدایەتیمان پڕبەرەکەتکە بمان کەرە خزمەتکاری قورئانەکەت یا رب العالمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەربەرزی ئەم دنیایەمان بکە خوایە سەربەرزی بەردەم دیوانی خۆتمان بکە یا ڕەبی خوایە بە ئومەتی ڕەسوول الله حسابمان کە بمان گەڕە لەو عەبدانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆشی ئەون خوای بمان گەڕە لەو کەسانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕقی لیان ئەبێتەوە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت هیدایەتمان بدە بەخوا پەروەردگارە ئێمە صاحبی هیچ شتێک نین هەمووی هی تۆیە یا ئیلاهی و خۆمان خسوەتە بەردەم ڕەحمەتی تۆ یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە خوای ئێمە فەقیر و محتاج و ئاتاجی بەردەم دەرگای تۆین هاتوین تەقە لە دەرگای تۆ ئەدەین بۆ گرفتەکانمان خوایە تۆ بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح بکە پەروەردگارە داوا لێکەن ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوا لێ ئەکەین صحەت و لەش ساغیت پێعەتا کردوین یا ڕەبی خوایە دەوامی بدەرێ پێمان یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت زەلیلی سەر جێگەمان مەکە خوایە محتاجی دەستی نامەردمان مەکە یا ئیلاهی یا ڕەبی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوایە پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور خوایە پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عوجب یا ڕەبی خوایە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لە هەموو گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی هاوڵ و خۆشەویستانمان ببوورە لە گوناهی دراوسێکانمان ببوورە خوایە لە گوناهی هاوشاریانمان ببوورە پەروەردگارە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببوورە پەروەردگارە تو خود ئاگەر لێ یا ئیلاهی گۆڕستانەکانمان ئێستا هەر هەموو چاوەڕێی دوعایەکی ئێمە ئەکەن پەروەردگارە ئەوان زەلیل و ضەعیف و فەقیر لە بەردەم دیوانی تۆیە یا ئیلاهی ئێمە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە یا ئیلاهی بە گەورەی خۆت بە حورمەتی ئەم مانگی ڕەمەزانە عەزابی قەبریان لەسەر لا ببە پەروەردگارە بە حورمەتی ئەم مانگە بەزەی خۆت بەسەریانە ببارێنە خوایە بە حورمەتی ئەم مانگە یا ئیلاهی داوات لێ ئەکەین عەفوی خۆت بەسەریانە ببارێنە ڕزگاریان کرد لە ئاگر یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعایەمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە لە بەهەشتا کۆمان کەرەوە لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم یا ڕەبی خوایە ئێمە ڕازیمانە بە ئیسلام ڕازیمانە بە خوایەتی و پەروەردگارەتی و ئیلاهیەتی تۆ دەیا ڕەبی خوایە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەرچی شتێ بۆ ئێمە چاکە پێمان عەتاکە هەرچی شتێ خراپە لێمان لادە خوای ئێمە خۆمان نەزان و نەشارەزا خۆمان تەسلیمی قەدەری تۆ کرد یا ئیلاهی تۆ بە ڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من شيء وجبوري وخوالي من قبولك.